ڕێبەرن دەسەڵاتدارین نوێن هەرێما کوردستان عێراقی دەبێژن ئەوەی پێنگاوی نو بەرەو بەغدای پابێژن بۆ چارەسەرکردنا پرسن چەندین ساڵان دنێڤبەرە هەردوو ئالیاندا بێ چارەسەر ماین ژوانە فرۆتنا نەفتی گەلۆ پێنگاوی نو وێ چاوا بن و گەلۆ بەغدا وێ بچ مەرجان دەریین خوا لە پێش کوردان بەکە. سەرکەوت شەمسدین ئەندامی پەرلەمانی عێراقی میوانی کۆتکۆنکشنە زۆر بە خێر بێی کاگەشتخۆشحال بە هاتنی جەنابەت دەستپێکان و سەرەتای نوێ بە چ شێوێک دەبێت؟ بەڵێ سپاس ئەوە دیارە لە یەکێک لە وتارەکانی سەرۆکی حکوومەتی تازە مسعود بەرزانی باز لەوەکە کە یانوێت سەرەتایکی نوێ لەگەڵ بەغدا دەست پێ بکەن لە ڕاستیە ئەو سەرەتا نوێ و دەستپێکردنە ئاماژەیەکی ڕوونە کە حکوومەتەکانی پێشووتر سیاسەتانی پێشووتر بە سەرکردایەتی پارتی لە بەرامبەر بەغدا هەڵە بووە بۆیە سەرەتایکی نوێمان پێویستە ئەوە دانانێکی ڕوونە حکوومەتی هەرێم بڵێ بەڵ حکوومەتی هەرێم کە پارتی سەرکردایەتیەکە ینی ئەوە سیاسەتی بەغدا بەدەستی پارتی دموکراتی کوردستانەوە بۆ پەیوەندیەکانی دەرەوە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت بەدەستی ئەوانەوە بووە ئەمە دانپێنانێکی دروستە لە بەرامبەر ئەو هەڵانەی کە لە ڕابردووە کردویانە بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە ئەم سەرەتا نوێیە بریتی نیە لە دەستلێمکردنی 250,000 بەرمیل بە بەغدا سەرەتایەکی نوێ بریتیە لە گۆڕینی ڕۆیای خۆت بەرامبەر بەغدا بریتیە لەوەی سەر بینین ڕۆیای نوێی بەرامبەر بەغا مەسلەی نەوت مەسلەیەکی گەورەیە لە بینی بەغاوارێمە چەندین ساڵە لەسەر ئەوە کێشەکانە دروست مەسلەکە بەغا بەپێی ڕێکوتنەکان بەپێی دەستور بەپێی هەموو یاساکان دەبێ هەریمی کوردستان 250,000 بەرمیل ڕۆژانە بفرۆشێ بیدا بە ڕێگای عێراقەوە بەڵام هەریمی کوردستان تا 500,000 بەرمیلیش ڕۆژانە بە ڕێگای ترکیا دەفرۆشی ئەمە ئەم خۆی تاوان کێشەی نەوە دوێکێک بۆ لەو کێشانەی کە پێشتر نەمان بووە ئەوە بەهۆی سیاسەتەکانی هەرێمی کوردستانە بۆ بە کێشە و عەرقەلە لە بەردەم ئابووری هەرێمی کوردستانە ئێمەمان وایە بەهۆی نەوت و 250,000 بەرمیل نەوت یان بەرژەوەندی کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک گروپ و عایلە کە بە دەوروبەری ئەو نەوتەوەن ناتوانین هاوڵاتیان هەرێمی کوردستان بکەین و بارمتەی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان چیتر و هەرێمی کوردستان هیچ دەرفەتێکی تری لە بەردەمان نییە جگە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و ئەم دەرفەتە کە عادل عەبدولمەهدی پێ یاون دەرفەتێکی زێڕینە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن کە نیازپاکی عەبدولمەهدی نەبووایە ئێستا کێشەکانی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لە ئێستا خراپترە بوو لەبەرەوە هیچ هەنگاوێک لەلایەن هەرێمی کوردستان نەنێراوە بە ئاڕاستەی باشە بەڕاستی بەغدا بۆی ئێمە چاوەڕوانەکەین ئەم حکوومەتە دوا دەرفەت لە بەردەمیایەتی کە ئەم چەند مانگەیە تاوەکو ساڵی تازە کێشەی نەوت چارەسەر بکات بەوەشەوە هاوڵاتیان لە بارمتەگرتنی مەلەفی نەوت لەگەڵ عێراقا ڕزگار کە بۆی بچینە سەر مەلەفە گرنگەکانی تر بەڵێ باشە عەبدولمەهدی کە وەکو جەنابەت دەڵێی کە فرسەتێکی دا کوردەکان بۆ ئەوەی ئەوە نە هەنگاوی نوێ بنین بە چ مەرجێک مەرجەکە بریتە لە ئیلتیزامکردن بە دەستور و بە یاساکانی عێراقەوە بریتە لە یاسای بودجەی عێراق کە بریتە لە 250,000 بەرمیل بریتە لە دەستوری تەسلیمکردنی بە سۆمۆ بریتە لە بڕگە دەستوریەکان کە بریتە لە هاوبەشیکردن لە داهاتی خاڵە سنووریەکان ئیدارەدانی خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان کامانە دەستورین و پێکەوە کارکردنی هێزە ئەمنیەکانی هەردوو لە نەگۆکو دژمن سەریەکتریکەن بەڵکو وەکو هاوبەش سەریەکتری بکەن ئەمانە کۆمەڵێ خاڵەکە بۆ ئەوەی تۆ سەرەتایکی نوێ لەگەڵ عێراق دەست پێ بکەی و عێراق ئامادەیە بۆ ئەو سەرەتا نوێ ئەو کێشەی ئاسایش لە بینی هەریم و بەغادا کەرکووک بە درەجە یەک شنگال ئەوجا هەموو جارێک ئەو کێشە هەبووە یعنی ئەمە هەرێمی کوردستان چی دەکات ئێستا داوا دەکات کە يعني زۆر جار لە ڕاگەاندن و خیتابی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بە تایبەتیش پارتی ئەوەیە کە هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی عێراقی لە کەرکووک دەرچوون لەو شوێنە دەرچن لە شنگال دەرچن لەو شتانە خۆی عێراق چۆن ئێمە کە عێراقیش خەنگاوی ناوە بەرەو ئاساییکردنەوەی دۆخی ناوچە ڕزگارکراوەکان و هەموو شارەکانی تری عێراق و هەتانە ناوچەکانی تری ئەنبار و سەلاح الدین و حتا بەغداد کە حەشدی شعبی و جەیش لە ناو شارەکان بچنە دەرەوە و بچنە مەلەفەکە تەسلیمی پۆلیس بکرێ بەڵام ئەمە مەرجی پارتی نیە لە ڕاستیە پارتی دموکراتی کوردستان پەیوەندێکی بەهێز لەگەڵ حەشدی شعبی هەیە لە مووسڵ بێکەوە پارێزگاریان هەڵبژاردووە و بزنس و کۆمپانیاکان لە نێوانیان هەیە ئەمە بەڕاستیە بیان و دۆزینەوەی لەوەی کە لە کەرکووک ڕەنگە پارێزگارەکە لەوان نەبێ ڕەنگە ئەوان وەکو جاران نەتوانن سەیطرە بەسەر سەرۆت و سامانی کەرکووک بکەن بەلای ئێمەوە ئەوە کە گرنگە خەڵکی کەرکووک بتوانێ ڕزگاری بێ لە دەست مافیاکانی نەوت و ڕزگاری بێ لە دەست تعسوبی قەومی چ کوردی بێ چ عەرەبی بێ چ تورکمانی بێ بتوانن ئاسایی بژین ئەمانەیە کەرکووک وەکو شارەکە
سەرۆکاکانی تری عراق هەڵبژاردن بە شێوەیەکی ئاسایی بکە پارێزگارێک هەڵبژێرێ کە لە خەڵکەکە بێت لە خەڵکی کەرکووک لەوێ دابنیشێ نەک سلێمانی نشین و بەغداد نشین و هەولێر نشین بێ کەواتە هیوایەک هەیە بە کورتی هیوایەک هەیە کە کێشەکان چارەسەر ئەم دەرفەتێکی گەورە لە بەردەم بەرپرسانی هەرێمی کوردستانە هاتوتە پێشەوە کە بریتێ لەم حکومەتە تازەی عراقی کە حکومەتێکە بەڕاست بەمانای کەلیمە حکومەتێکی تایفی نییە و ئێوێ یەک ڕیزی نیشتیمانی العراق دروست کات لە ڕێگەی لەسەر بنەمای دەستور و لەسەر بنەمای لەک تێگەیشتنی مؤسساتی لە لێبەینی هەرێمی کوردستان و عراق و ئامادەشە باج بە و باژیشی یاوە لەوەی زەختێکی زۆری سیاسی لەم حکومەتە بە تایبەتی سەرۆکوەزیرانەکە کرێت لە بەرامبەرەوەی هەرێمی کوردستان بێنە سەر ڕێگەی ڕاست و ئەو میحنەتەی کە ڕوبەڕووی هەر خەڵکی هەرێمی کوردستان بێتەوە کۆتایی پێ بێت. زۆر سپاس کاکە سەرکەوت. زۆر سپاس شەمسودین ئەندامی پەرلەمانی عێراق میوانی کورد کۆنەکشن